لأمريكا و لە هەموو وڵاتانی تر پێم وایە دان بوانێن کە پێشمەرگە ڕۆڵێکی سەرەکی بینی لە تێشکاندنی ئەفسانەی داعش و بە چاوی ڕێزەوە تەماشای قوربانیەکانی گەلی کوردستان و بە تایبەتی قارەمانیەتی پێشمەرگە دەکەن. ئێمە لەو سەردانەمان بۆ واشنگتن بە دوور و درێژی باسی تەقیمی قۆناغی ڕابردوومان کرد لەگەڵ مەسئولینی ئەمریکا هەروە باسی قۆناغی ئێستا چ بکەین و بۆ ئایندە چۆن خۆمان ئامادە بکەین. مەسلەیەکی بە تایبەتی لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ژمارێک لە سەناتۆران دەست پێشخەریان کردو ئەوەیە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕاستەوخۆ چەک بدات بە هێزی پێشمەرگەی کوردستان. ئایا ئەم مەسەلە باس کراوە چونکی جەنابتان لە کۆبوونەوەکەی ئەتلانتیک فەرموتان کە گرنگ نییە چۆن دەگا بەڵام هەر ئەوەیە چەک و پێداویستیەکانی دیکە بگەن. وە بزانم من لەوێش گوتم و ئێستاش ئەڵێم ئەگەر ڕێی ئێمە بپرسن ئێمە پێمان خۆشە ڕاستەوخۆ ئەو چەکانە بێن بۆ پێشمەرگە و ئێمە سوپاسی ئەو کۆنگرێسمەنانە و ئەو سیناتۆرانە دەکەین کە پشتگیری ئەو قانونەیان کردووە. بەڵام بەتەکید گرنگ بۆ ئێمە ئەوەی ئەو چەکە لە دەستی پێشمەرگە بی ئەگەر ڕاستەوخۆ بێ زۆرمان پێخۆشە ئەگەر بەڵام نەتیجە مهم ئەوەیە لە دەستی پێشمەرگە دەبی. بەڵێ کە دەفەرمون چەک ئایا چەکی قورس مەبەستانە ئایا حکوومەتی بەغدا ڕازی دەبێت یاننا؟ وڵی ئەو چەکانەی کە پێویستە بۆ پێشمەرگە کە شەڕی داعشی پێ بکات لەم شەڕانەدا دەرکەوتووە چ جۆرە چەکێک پێویستە. ئیتر ئێمە تەرکیز لەسەرەوە دەکەین. بەڵێ ئێستا باسی مەسلەی ڕزگارکردن یاگرتنەوەی مووسڵ دەکرێتن و دیارە هاوەهەنگی هەیە لە ناو حکوومەتی هەرێم و لە هەرێمی کوردستان و بەغدا و ئەمریکا دەکرێت جەنابەت باس بکەی ینی بە شێوەیەکەوە هاوەنگیە دەکرێت ئایا پێویستە کوردەکان بەشێک بن لەو شەڕە؟ هۆی تا تەرۆریستانی داعش لە مووسڵ بن تهدیدێکی بەردەوام دەبن بۆ هەرێمی کوردستان لەبەرەوە شکاندنی داعش لە مووسڵ یا دەرکردنیان لە مووسڵ گرنگە بۆ هەرێمی کوردستانی زۆر گرنگە. ئێمە اتفاقمان کردووە لەگەڵ بەغدا و لەگەڵ نوێنەرانی ئەمریکاش کە کۆمیتەیەکی سێلایەنە دروست بکەین بۆ دانانی پلانێکی هەملایەنە بۆ ڕزگارکردنی مووسڵ و ئێستا و کۆمیتەیە خەریکی ئەو دیڕاستەیە. بەڕای جەنابتان چ ئاستەنگێک هەیە لە بەردەم حکوومەتی هەرێم لەو شەڕە کە بڕێوە دەچێت؟ وەڵا ئاستەنگ زۆرە یعنی شەڕ هەموو شتێکی پێویستە مەسەلە هەر تەقەمەنی نییە و هەرچەک شەڕ ئیمکاناتی مادی پێویستە شەڕ هەندێ پێویستی تری پێشمەرگە پێویستیانە مەسە هەر تفەنگ و فیشەک نییە زۆر شت پێویستە بەڵام پێشمەرگە توانی زاڵبی بەسەر زۆر لەم کەم و کوڕیانەدا گینا پێویستی زۆر پێویستە زۆر کەم و کوڕیان. لە پاش دیدارتان لەگەڵ سەرۆک ئۆباما و هەروەها جێگری سەرۆک ئۆباما جەنابەت لە ژووری بازرگانی ئەمریکا فەرموتان کە کۆبوونەوەکە زۆر سەرکەوتوو بوو و خەڵکەکە زۆر دڵیان خۆش و بچەپلان لێدا. ئەم پرسیارە بە تاکی لە داهاتوش لە پاشە ڕۆژ لە جەنابەت دەکرێت بۆیە منیرۆ پرسیار لێەوە دەکەم سەرکەوتن لە چ ڕوویەکەوە؟ وڵی ئەمە یەکەم جار نییە من بێمە واشنگتن و یەکەم جار نییە من سەرۆکی ئەمریکا ببینم ئەو تێگەیشتنەی ئەم جارە من هەستم پێکرد و بینیم لە دەربارەی دۆزی گەلی کورد و کوردستان و پێویستی ئێمە لە ڕووی عسکەری لە هەموو ڕوویەکی ترەوە من پێشتر ئەو تێگەیشتنەم هەست نەدەکرد بەڵام ئێستا بینم ینی زۆر زۆر ئامادەیەکی زیاتر هەیە لە جاران بۆ ئەوەی یارمەتی ئێمە بدرێ بۆ ئەوەی بمان پارێزن لەبەرەوە من جارێک تراڵێم کە کوبوونەوەکە زۆر سەرکەوتوو. لای وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چەندین جار سەرۆک ئۆباما خۆی کوتوێتی مەسەلە لاوازکردنی داعش و لە کۆتاییدا لە ناوبردنێتی لای هەرێمی کوردستان جەنابی سەرۆک چ گرنگە بەلای ئێوە؟ وەڵی لای ئێمە گرنگە ئێمە ئەمن و ئاسایشێکی تەواو دابین بکەین بۆ هەموو عێراق بەڵام بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان و ئێمە ئەو ئاوەرانە بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان اینجا چ عەرەب بن کورد بن تورکمان بن مەسیحی بن هەر کەسی بی. طبعا نەتیجە هەدەفی نهایی ئێمە هەدەفی استراتیژی ئێمە ئەوەیە کە داعش نەمینی بەڵام لە هەمان کاتیشدا کارێکی وا بکەین هەموو پێکەوە کە داعشێکی تر بە شێوەیەکی تر لە ژێر پەردەیەکی تر سەرهەڵ نەداتەوە. بەڵێ هێندەگە دەڵم کە تەنانە شکستدانی داعش لە مەیدانی شەڕ
زۆر گرنگە بەڵام مەسلەی ئایدۆلۆژیەکەشە بڵاوبووتەوە بە خۆمان دەزانین کە ژمارەی کوردیش خۆیان گەیاندوتە داعش. بەرنامەی هەرێمی کوردستان چییە؟ والله بالتأكيد يعني شركة عسكرية شري فكرية شري أبورية طبعا لكردستان حكومتي هريم خريكة عندي هنقوي عملي بهو يجيبوا أوي حتى مسألة فكريش زور لو بياني آيني ملاكان ما مستواني آيني كرولي خوان ببيننو نهيلن أو جنجاني إيما بهوي عندي ملاي نفام ويا منحرف توشي هلا بب پێم خۆش بۆ باسی مەسلەی ڕفراندۆم بکەین کە جەنابتان پێش ڕووداوەکانی ئاگوست یا مانجی 2013 باستان کرد کە ڕفراندۆم بکرێت لەسەر پاشەڕۆژ ئەم شەڕە ئایا ئەو مەسلەی و پاش دەدا چونکی شەڕی داعش بە پێی کاربەدەستانی ئەمریکا چەندین ساڵ دەخایەنێت؟ بێگومان ئەو شەڕە وای کرد کە تۆزێ ئەو ڕفراندۆمە دوابکەوی بەڵام ئێمە ڕفراندۆمەکە دووەنەخەین تا شەڕی کوتایی شەڕی داعش بێ. طبعا او موضوع لای پارلمانه بلام مسئله که جدیه پروسه که جدیه پاشک شیله نکره و حتما او رفراندوم دکره بلام ابی لکاتک دابی که خلکی ایم آماده بیتن و کمیسیونی حل بجاردن آماده بیاکاتن و وضع امنیش رقم داد. بله جناب سروک شرعی داعش یعنی کردکانی گاندو تپیگهشی نێونەتەوەی و باسی مەسلەی چارەنووسی کورد بەگشتی دەکرێتن ژمارە بە درستی نازانین بەڵام دەڵێن ئەو 40 ملیۆن کوردەی کە بێ دەوڵەتن. جەنابەت پاشەڕۆژی کورد لەو ناوچەیە چۆن دەبینی بەگشتی؟ والله طبعا من زۆر خوشبینم بە ئایندەی کورد وەکو نەتەوەیەک بەڵام قەت ئێستا ئێمە بیر لەوە بکەینەوە هەر پارچەیەک خصوصیەتی خۆی هەیە و ئەبی چارەنووسێکی يعني چارەسەرێکی بوو بدۆزرێتەوە کە بگونجێ لەگەڵ ئەو خصوصیەتە هەمی ملەتی کورد و هەما و وڵاتەی کە تێیدان بەڵام بەر لە هەموو شتێک ئەبی ئێمە وەکو کورد بیر لەوە بکەینەوە کە ئەمە ئەبی پەیامی ئاشتی بگەینین بە ملەتانە و بیر لە تند و تیژی نەکرێتەوە چونکە چەند تند و تیژی بکرێتن لە غەیری خوێن ڕشتن نەتیجەی نابی بۆ ئیسباتی وجودی خۆشمان ئیسباتی ئەوەی خۆمان ئەو خوێنەی پێویست بوو دامان لەمە دووە ئەبی بە دیالۆگێمە هەوڵتێ. پێم خۆش باسی پەیوەندەکانی هەولێر و بەغدا بکەین ئایا پەیوەندەکان لەگەڵ حکوومەتی بەرەزابادی بە هاوبەری لەگەڵ حکوومەتی ڕابردوو باشتر بوونە یان هێشتاش تەنگ و کۆسپ و چەڵەمە هەیە لە بەرەم؟ نە بەتاکید باشترە بەڵام هێشتان گیر و گرفتەر هەیە. دەکرێت جەنابەت ئاماژە پێ بدەیت گیر و گرفت کە باز دەکرێت مەبەستان چییە؟ والله زورە یعنی گیر و گرفتی کە بەجێما بووی ئەوەندە زورە ئێستا ناتوانانی بچیتەنەوە هەموو تەفاسیلە بەڵام لەو ئیلتیزاماتە مالیەی کە بەرامبەر بە هەرێم هەیە هێشتا بە تەواوەتی جێبەجێ نەکراوە. بەڵێ بۆ خۆشتان ئاماژتان پێداوە لە وتارەکانتان لێرە کە هەرێمی کوردستان میواندارەتی 1,500,000 ئاوارە دەکات خەڵکی کۆچیان کردوتە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سووریاوە شاتن بەهۆی ئەو شەڕە چ پێویستێک هەیە چ جۆرە یارمەتێک دابین کراوە بۆ هەرێم لە توانای دانیا بەداخەوە حکوومەتی فدرال وەکو پێویست ڕوبەڕووی ئەو مشکلە گەورەیە نەبووتەوە. کۆمەلگای نێودەوڵەتیش یارمەتیان داوین بەڵام دیسان ئەو یارمەتیان نییە کە بتوانی گرفتێکی وا گەورە چارەسەر بکات. چارەسەری ئەساسی ئەوەیە بنەڕەتی ئەمانە بگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان. تاوان بارێکی قورسە لەسەر هەرێم بەڵام ئێمە بەهەسمان کرد دو ئەرکمان لەسەرە ئەرکێکی ئینسانی و ئەرکێکی نەتەوەی. بۆ خۆتان ئاگادارن کە ماوەی سەرۆکاتی هەرێم تەواو دەبێت تا چەند مانجی دیکە و جەنابتان لە وڵامی زۆر لە ڕۆژنامەوان خەڵک کوتتانە کە لە پەرلەمان لایەنە سیاسیەکانەوانە با بڕیاری لەسەر بدەن. پرسیاری من جیاوازە ئەوەیە کە وەکو هاوڵاتی جەنابەت چۆنتان پێ باشە ئایا سەرۆک بۆ نمونە من پێم خۆشە سەرۆشی من خۆم دەنجی پێ بدەم نەوەکو کۆنگرس بم هەڵبژێری خۆتان ڕای تایبەتیتان چی ئایا سیستمەکە یان جەنابەتەوەی کە بە شێوەی پەرلەمانی بێت یانیش هەر ڕاستەوخۆ هاوڵاتیانی کورد بدەن؟ طبعا ئەو مەسەلە لای پەرلەمان و حیزبەکانە ئەوان چ بڕیارێک بدەن طبعا ئەوە دەبیتە بڕیار بەڵام ڕای منی شخصیەوەیە ئەبی خەڵک ڕاستەوخۆ و سەرۆکی خۆی هەڵبژێری. ئەگەر هاتووە پەرلەمانی هەرێم بڕیاریان دەکە جەنابەت بمێننەوە. وڵی بۆ بزانم چ بڕیارێکدان بۆ پێشوەخت بڕیار نەدەین ئێستا مۆزوعەکە لای ئەوانە بزانین چ دەکەم. مەسلەی یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگەش بە تایبەتی لەو کاتە ناسکەدا
زۆر پرسیار دەکرێتن بۆچی تا ئێستا یان چی کراوە بۆ واللهی تەوان ئەمە پرسیارێکە لە جێ خۆیەتی بەڵام ئەو خەڵکی ئەو پرسیارە دەکە ئاگاداری و واقعەکە نییە ئێمە تقریبان 12 لیوای تەواوی پێشمەرگەمان ڕێخستووە یەک وەکو لەشکری هیئەی کوردستانە هێزەکانی تریش بەرەبەرە خەریکین سێ لیوای تازە دروست دەکرێت ئەمەش هەمووی لەسەر سیستەمی ستانداردی جیهانی دروست دەکرێت لەبەرەوە پرۆسەکە بەردەوامە بەڵام ئێمە ناهێن هێزێک هەڵوەشێنین تاکو ئێمە بەدیلەکەی ئامادە نەکەین بۆیە پرۆسەکە بەڕێوە دەچیتن و بە دیراسەتیش بەڕێوە دەچی و خەڵکەکە بە دڵنیا بیتن لەشکرێکی تەواوی ستانداردی بە هەموو ستانداردی جیهانی بۆ کوردستان دروست دەکەین جەنابی سەرۆکۆیە هەرێمی کوردستان کە لەو کاتەی شەڕ دەکات مەسەلەی قەیرانی ئابووری هەیە مەسەلەی ئاوەرەکان بەڵام دیسان هێندێک کێشەی دیکەش هەیە کە بە تایبەتی ڕەخنەگرانی دەسەڵاتداری کورد لە دەرەوە شێندێک باسی مەسەلەی زۆر شت دەکەن بۆ نمونە مەسەلەی گەندەڵی دەکەن مەسەلەی ئەوەی زۆر شت هەربوونە بە حیزبی جێگای خۆی کردوێتەوە ینی مەسەلەی ئازادی ڕۆژنامەوانیوانە پێم خۆش بە جەنابەت بۆمان باس بکەیت تا چەندەوە ڕەوایە کەوا دەگوترێت ڕێوەزم ئەو یاسای ڕۆژنەمەوانی لە کوردستانەیە بەو ڕەهایەکی هەیە باوەڕناکەم لە هیچ کوێی دنیا هەبی نازانم ئازادی ڕۆژنەمەوانی هەبی چبی مەساگەر هەندێک حاڵەتی فەردیش ڕووداتن معناوانی ئازادی ڕۆژنەمەوانی تێکچوە بە قانون ئازادی ڕۆژنەمەوانی تەزمین کراوە و ئەوەی ڕۆژنەمەوانی کوردستان بۆ خۆیان بە کەیفی خۆیان هەرچی دڵیان خوازی بیڵێن وە بزەم لە هیچ کوێی دنیا ئەو ئازادیە نییە گەندەڵیش هەیە من ناڵێم نییە بەڵام ئێرادێکی بەقوەتی شەیە بۆ ئەوەی بنبڕ بکرێت ینی ئەگەنە ڕاستە ئەو گرفتانە هەن پێم خۆش بوو ئاماژە بە بەشێک لەو تاری جەناب بدەم کە بەو دواییانە لەگەڵ ژمارەیەک لە ڕێبەرانی ئێزیدی کۆبووبوونەوە ئەوەی بە پێی ماڵپەڕی سەرۆکایەتی هەرێمە جەنابتان دەفەرمون دەبێت داهاتوان زامن بێ و نابێ ڕێگە بدرێت جارێکی دیکە کارەساتی لەو شێوە دووبارە ببێتەوە پێم خۆش بوو جەنابەت باسیەوە بکە ینی بە تایبەتی بۆ ئێزیدەکان و بۆ کەمایەتەکانی ئاینی دیکەژ ینی چ بەرنامە هەیە بۆی کە متمانە هەبێتن لەلایەن کە ئەوانیش ینی بە تایبەتی ئاسایش و ئەمنیەتیان دەپارێزرێت ئەوەیە بە تاکید ینی ئەو وەزعی پێشی ئەو کارەساتە ناوی بگەڕێتەوە ینی ئەو بەو شێوە مابی هەموو شتێک بکەین هەمووان گاوی هێزێکی وە ئاسایشێکی وە تەرتیباتێکی وە کە هەم هێزە هم خەڵکی تریش جارێکی تر ئەو کارەساتەوەیان بەسەردانایێتەوە زۆر زۆر سپاسی جەنابەت دەکەم سەرۆکی هەرێمی کوردستان بۆ ئەم دەرفەتەی بە ئێمەتاندا زۆر زۆر سپاس